بینایی ڕوودا و سڵاو من ڕۆژعالی زاڵم لە ڕۆژاوای کوردستان بێگومان لە چەند ڕۆژی ڕابردوودا لە ماوەی ڕابردوودا ڕۆژاوای کوردستان بە چەندین ڕێکەوتنی سیاسی لە نێوان زلهێزە جیهانیەکاندا تێپەڕیوە. من دەمەوێت لە هەفتپەیوینێکی تایبەتدا لەگەڵ بەڕێز جەنەڕاڵ مەزلوم کۆبانی فەرماندەی گشتی هێزەکانی سووریای دیموکرات تاوتوی دوایین پێشاتەکانی ڕۆژاوای کوردستان بکەم. بەڕێز مەزلوم کۆبانی گەلێک سوپاس کە لەگەڵ ئێمەیت. دەمەوێت لە زۆر سپاس دەمەوێت لەوە دەست پێ بکەم بە پرسیارێکی سوک دەست پێ بکەم لە ماوەی کار و خەباتی خۆتدا چەند ناوێکت بەکارهێناوە مەزلوم عەبدی مەزلوم کۆبانی تو دخوازی ئەم بێژن مەزلوم کۆبانی یان مەزلوم عەبدی؟ Ez navê Mazlum Abdî Kartînim ama hûn serbest. هەفتەی ڕابردوودا سەرۆکی سووریا بەشار ئەسەد باسی لە ڕۆژاوای کوردستان کرد باسی لە کوردستان کرد نەڕینی ئێوە لەسەر وتەکانی سەرۆکی سووریا چی بوو؟ بەندێ بووم ku yani helbestê hikûmeta Sûrî baştir ba bîtir erênî ba lê mixabin yani navaroka axaftina Serokê Sûrî Bişar Esed ne erênî bû ji ber wê jî mijarê ku em rexne bikin heye bêguman hinek halê xwe ku em wekî erênî binirxîn hebû ew jî yani helbestê xwe ku bi hêzê me re bi em bêjin gelê Kurd re em bêjin kanalê hîwarê diyalogê vekirî bimîne wî halê xwe erênî hebû yani wî daxuya kirin ku yani dixwazin Kurdara li hev bikin bi Kurdara bidin bistînin li gel Kurda li dijî dagirkeriya dewleta Tirk bi hev re bisekînin ev halê wê erênî bûn. Lê ji bo çareserkirina piskirêka Kurd û ji bo çareserkirina piskirêka tevahî herêma Bakur û Rojhilatê Sûrê helbestî wî ew bû wisa em bêjin kêm bû ji bo çareserî têrê nakir. Pêwîst e hikûmeta Sûrê ji bo çareserkirina piskirêka Kurd û êva tevahî herêmên ku na dibin serweriya Hêza Sûriya Demokratîk da bîtir erênî nêzîkê be û bîtir jî diyalogera vekirî be û hinekî gavê daxurtir cesaretir babêjî. یەکێک لەو شتانەی کە گوتی سەرنجی منی ڕاکێشە ئەوە بوو کە گوتی ئەمە جارێ بە یەکجاری ناگەڕێنەوە بەڵام دواتر دەبێ وردە وردە دۆخەکە وەکو بەری 2011 لێ بێتەوە. ئێوە هەڵوێستان لەسەر و لێدوانێکی لەو شێوەیان بیرکردنەوەیەکی لەو شێوەیە چیە؟ ئێمە هەڵوێستی ئێمە ئەوە ئاشکرەیە ئەم وسا حرتمە ئانی زمانە ئەوە ku ji bo ku em bi hikûmeta Sûriyê li hev bikin ême di şertê me bingehîn hene ewa a yekem ku îdara vê derkê wekî beşekî ji îdara Sûriye giştî were qebûl kirin dendirî distûrda a duwêm jî Hêza Sûriya Demokratîk bi wekî meesese wekî sazî ew xweseriyekî xwe hebe yan jî em bêjin xusiyetێkî xwe hebe di hindirî sîstema a parastina a tevahî Sûrî em ne li dijî bêne ku em beşekî ji sîstema parastina Sûrî giştî lêberê gerek Hêza Sûriya Demokratîk xusiyeta xwe biparêzîne helbeten piskirêka Kurd piskirêkekî ew e esasî ye sereke ye dibe mafê Kurd tevahî mafê Kurd dendirî distûra Sûriyê de werin parastin. هەر لەسەر مەسلەی پاراستنی یەکپارچەی خاکی سووریا سەرۆک کۆماری سووریا بەشار ئەسەد ئاماژەی بەوەش کرد کە ئەو هەندێک نەخشە هەیە ناوی کوردستان هەیە ئەو ینی نایەتە قوبوڵکردنەوە دژی یەکپارچەی خاکی سووریا ئێوە پێداگیری لەسەر هەبوونی ناوی کوردستانی سووریا دەکەن؟ یەم هەم ئەvە yani vir gelê Kurd heye û xakî ku li ser dijî heye û herêmên Kurdan hene ewa gerek hikûmeta Sûriyê vê qebûl bike. Yani nabe bêjin wela gelê Kurd heye lê xaka xwe nîne. Herêmê Kurda hene herêmê ku tevahî Kurd lê jiyan dikin hene. Herêmê Kurd tê de sedî not jiyan dikin hene. Ev herêmê Kurdan in û navê xwe jî Kurdistan in. لەسەر لەبەرەوەی کە هێزەکانی سووریای دیموکرات هێزێکی ڕێکخراون باس لەوە دەکرێت کە رووسیا پێی باشە بەشێک وەکو بەشێک لە ڕێکخستنی سوپای سووریا سوپای بەرگری سووریا بێت ئێوە لەوە چۆن دەڕوانن کە هێزەکانی سووریای دیموکرات بەشێک بن لە سیستەمی بەرگری سووریا بەگشتی وەکی من هەوشێکی بەرێژی ئانی زمان نها ئێمە ئەوە ئاشکرەیە
ام دبیجن که یعنی هیزا سوریه دموکراتیک هبونا خو یا رخصتنی بپارزینه هبونا خو لشکری رخصتنی خو لشکری بپارزینه و هرم کلی یعنی چه تبعی هرم باکر و رجالات سوریه لبدر که ارکا خب کار بینه ارکا پاراستنا آب هرمه او به کار رابه وکی یعنی بشکی فرمی جه ارتش سوریه به ویرنگی ام لیدن اوا نزک بونه می لبلی او حکومت سوریه هنک جدا فکره او دفکر او دست او قبول دکن کی یعنی هزا سوریه دموکراتیک بشکی جه ارتش سوریه گشتی به لبلی بیکو خصوصیت خو هبه بیکو ام بیجن رخصتنی که خوی عسکری وسا خسر هبه او وسا او دکن کی وسا وکی شخص تبلی به ارتشی بن وکی فرماندار تبلی به ارتشی بن او جز طرفی مدن نه ممکنه وره قبول کردن بس لو ذكر كده خوازن وكو فيلقي بينج باش دار بالسبايس سوريا دەمەوێت لەوە بپرسم کە یعنی تێڕوانی تۆ لەسەر شتێکی لەو شێوەیە بەڵام لە هەمان کاتە ڕووسەکان تێڕوانیان لەسەر ئەمە چی ئەوان چی دەڵێن؟ نه فەیلقی پێنج خوا هەیە فەیلقێکی ئەو تایبەتە دارتێشە سووریەدا ئەگەر کو ئێمە ئەم بخوازن هێزا سووریا دەموکراتیک جودا ڕێخستن بکەین بەلکی بێ فەیلقێکی جودا دو فەیلقی جودا هێژماری هێزا سووریا دەموکراتیک تەب هێزên ئەڤلەکاری دیتر 100,000 دەربەستکە هێزێکی گەورەیە مەزنە وەکی دو فەیلقان ممکنە دەندری ئارتێشە سووریەدا وەرێ بکەن خۆ تەبگەر بکەن ez باور dikim hêzên Rûsî yan jî Rûs bixwe hinekî divê mijarê ew nînin wisa ne zelalin zêde wekî rejîma Sûriyê yani wekî hikûmeta Sûriyê nafikirin ew dixwazin wedeyê eskerî têk nere zeyîf nekeve teblehevî zêde çê nebe lêbelê hîn nêrnekî wanî wisa zelal wedeh û hilda nînin neberma wan da hevdîtin dewam dikin em hîn nekiştine çareserêkê لەگەڵ سووریا چ گفتوگویەکی جدیتان هەبووە کە بە مانای وشە بڵێ گفتوگویەکی جدی بووە لەگەڵ کاربەدەستانی حکوومەتی بەشار ئەسەد هەلبەتە هەبتنی مە حکوومەتە سووریە جددینە هەر ڕۆژە یەکەمدا یعنی جددینە و ئەس باور دکم ئەv هەبتن li berjewendê her du aliya bûn him berjewendê hikûmeta Sûriyê bûn him jî berjewendê me bûn heta niha destpêka ku qîrîza Sûriyê dest pê kir û ji 2011 heta roja îro em vê bawerê dane yanî hevdîtinê me bi hikûmeta Sûriyê re car caran hevatin hebû car caran nakûkî derketin lê evana hemişkê li berjewendê her du aliya bûn li berjewendê gelê Kurd bûn li berjewendê hikûmeta Sûriyê bû eger îro ku yanî dewleta Sûriyê wekî dewlet eger helna weşeyê yên wekî saziyê dewletê wisa manel hemî dere eva yani hevdîtinê me bi hikûmeta Sûriyê re heta gelek caran yani wisa ne dijbertiya me bi hevdir re eva evî xwe sedemekî esasî ye ji bona vî rengî hikûmeta Sûriyê gerek vê bibîne yani hebûna Sûriye hebûna hêza Sûriya Demokratîk hebûna tevgera azadiya Kurd li Rojavayê Kurdistan döndîrî tevayî Sûriyê eva sedemekî esasî bû ku yani Sûriye bige roja îro û em bêjin hêzên terorîst kesên ê dijber kesê ku derve dagire de ê dijber ewana wisa negin hedefê xwe negin armancê xwe gerek hikûmeta Sûriyê vê baş bibîne û em vê bawerê dane xebata ku hêza Sûriya Demokratîk kirî xebata ku tevayî tevgera azadiya Kurd li Rojavayê Kurdistan kirî eva bingeyekî xurt çêkirî ji bo ku demê pêş me de em hikûmeta Sûriyê hev bikin باشە تۆ ئاماژەت بۆ کرد کە لەگەڵ ڕووسەکانیشدا گفتوگۆتان هەیە تا ئێستا هیچ پرۆژەیەکتان داوەتە ئەوان کە یعنی پرۆژەیەکتان دابێت بە ڕووسەکان گفتوگۆتان لەسەر پرۆژەیەکی دیاریکرا و کردبێت لەگەڵ ڕووسەکان آنها em li ser proje eskerî kar dikin zan piştî ku hêzên Amerîkî hinek deveran xwe kişandin valetî hate çêkirin dewleta Tirk xwast va deveran dagir bike ji bona ku ev valetî neçêkirin bi Rûsa re hevdîtinê me çêbûn û hîn jî dewam dikin li ser hinek mijarên ê leşkerî melhev kiriye wek min dizanin ittifaqek levatinek navber dewleta Rûsya û a Tirkiyeyê de çêbûn yani ême hinek mulahazatê me tîbînê me li ser wê ew ê hebûn wê
اتفاقی هبون ما گلک بندی به وسا راست ندیتن موروسان سر به ما گلک گفتگو کردن دا استانداری مچه بو ما ملاحظات خوش ون را گوتن وانجی هناك برچاوره در باز کردن آنها بیجن دالی لشکری دا وکی اوک چه بیه لحواتن اکنا بر موروسان دا چه بیه نه زلاله یعنی اما چاو بهدرات تف بگرن اما چاو کانه بن لپیشه داگرکریا دولت ترک بسکنن هیزن دولت روسیه چاوال و درکی بمینن به هزی مرا چاوا تنسیق بکن یعنی به شیلی که قردنه بهدرات کار بکن اون هنها اون یعنی مثلا زلال بونه حرکت داره زلال تر دبه بیالی دا اوک نینه پسکریک نما یعنی بشکتنه کیه لبله مجاری سیاسی دا هین تشتیک وسا زلال نینه دولت روسیه جدیه كنا برما سوريا دا يعني بيواجهوا كي داينستاندني دست بكي وجديه كو وسا جراني خطي خنج بكو لفاتنا كوري تشكر باشە لەو خاڵانەی کە ئێوە تێبینیتان لەسەری هەبوو لە ڕێکەوتنی سوچی لە نێوان رووسیا و تورکیا دەمەوێت لەسەرەوە بپرسم کە کام یەک لە بەندەکان زۆر ئێوە ینی زۆر ناڕازین بەرامبەر بەو بەندانەوە و کاتێک کە بە ڕووسەکانتان ڕاگەیان وەڵامی ئەوان چی دەڵێن يعني بنجي خدا تبيني مال سرابة بون يعني قلمة كلي رجوعي كردستان كو ببارستان بمينه أو اتفاقك هاتي شكرن تيدا أو هي يعني وصا خطري هي كي مترسيه كو قلمة ببارستان بمينه يعني بارستنا دورين إيه كردي تكبه دستن كسين كو قلمة نابارزينن يعني أم بيجن قلمة جبونا خوانا هذا خو پرستن نابینه لسر به مجاری بو مجبوری دا ای خواهی زمان گمان خواهی زمان این مگود این امن کارن پرستن گلی خو تسلیم دستی غریب بکن یعنی کسی کو گلی ما وان پرزوانی خو نابینه بکن ابی گرک چاره سر بکن واجی از کانون بیجم دالی پراتیک ده هات چاره سر کردم و بە پیر ڕێکەوتنەکە جگەل لە قامیشلۆ دەبێت هێزەکانی سووریای دیموکرات لە 32 کیلومتر بکشێتەوە دەمەوێت پرسیارێکی چەند لقی بکەم یەکەم ئایا هێزەکانی سووریای دیموکرات لەو 32 کیلومترە کشاونەتەوە چونکە تورکیا ئیدعایەوە دەکات کە تاکو ئێستاش هێزەکانی سووریای دیموکرات لە هەندێک ناوچە ماونێت و دواتریش لەسەرەوە قسە دەکەین بەڵام لەو 32 کیلومترە بکشێتەوە دواتر تورکیا لە 10 کیلومتر دەوری هاوبەشی هەبێت لەگەڵ رووسیا ئێوە لەسەر ئیدارەی ڕێوەبەری خۆسەر لەسەر ئەوە ڕێوەبەری خۆسەر لەو ناوچانە دەمێنێتەوە ڕووسەکان بەوە ڕازین چ گفتوگویەکتان لەسەرەوە هەبووە اتفاق روسان و ترکان لەسەر مژاری عسکری بوو پرانی و وەکی قەسەد يعني هێزە سووریا دموکراتیک و شێوازێک فەرمیش بە هەریمە بکشێ ئەنا ئەس کارم بێژم پێکانی هەمی ئەنا تێ پسکرێک نەمایش بۆ کە اتفاقی پراتیکێدا پێک وەری هەلی لەشکریدا وەکی مگوتی ئەم گەلێ خۆ بێ پاراستن نەیلنن تدەورێ مە بێ پاراستن نەمینێ یعنی پاراستنی جەوهەری گەلێمە لێبەلێ شێوازێکی فەرمی هێزە سووریا دموکراتیک ئەنا ئەوێ جێبێ پشتی 30 کیلومتران خۆ بجێ کریە لێمە ورسایش لەو دەکرێت و گەلێمە بێ پاراستن نەمینێ ئەس بێژی دکارم بسا ینی ئەو قەس بینم زمان ji bona rêveberiya xweser ew ned mijarê bide mijarê guftugûyê de ew ê karê xwe wekî bere dewam bike لە تورکیا دەڵێت کە تاکو ئێستا هێزەکانی سووریای دیموکرات لە شوێنی وەکو بۆ نمونە تەل ڕفعات لە ڕاسەلعین لەوێ ماونەتەوە دەبێت لەوێ بکشێنەوە ئەگەر نەکشێنەوە ئەوان ئۆپراسیۆنی خۆیان بەردەوام دەکەن هێزەکانی ئێوە لە تەل ڕفعات و ڕاسعین کشاونەتەوە نا لۆ دەبەران هێزە سووریا دموکراتیک نینە حتا ئەم کارن بێژن یەکپەرگێ و یەکپەرجێژی لوەر نینن ئەو هێزێک و تورک بەحسەوەند کە نینن نەکو تەنێکشیانە نینن وێ دەرکێ نینن پشتی ئافرینات داگرکردن لێ دەرکێ پێواژەیەکردن و دەست پێ کرد هێزن لەشکری نو هاتن چێکردن ئەو هێزن لەشکری وێ دەرکێ تەنسیقی خۆ بروسارە هەنە بە هێزین دیتر ئێوێ دەرکێرە هەنە و کاری خۆ دەوام دکن لێ ئەس کارم تەکەس بکەم بێنی ئەو نە ئەوە نە هێزە سووریا دموکراتیکن و نەجی یەکپێکن و یەکپەرجێنە ئەو هێزی دیترن و کاری خۆ دەمەشین ئەکید نە ئەوە نە هێزە سووریا دموکراتیک پرسی ئەمریکا ئەوەی ئەو هەموو ئاژا و فەرتەنەی کە لێرە دروست بوو بە کشانەوەی هێزەکانی ئەمریکا دەستی پێ کرد سەرۆکی ئەمریکا دۆناڵد ترەمپ دەڵێت کە
لە سووریا ئاگربەست بە تەواوەتی سەرکەوتووە یعنی ئاگربەست جێبەجێ کرد بەڵام لێرە ڕۆژانە شەڕ هەیە دوێنێ لە تلتەمر بوو من ڕۆژانی پێشوو لە تلتەمر بوو شەڕ هەیە ئەو ئاگربەستە ئێوە چی لەسەرەوە چی دەڵێن ئاگربەست سەرکەوتووە یان چیتان بە ئەمریکەکان وتووە نا ئەو ئاگربەست نە سەرکەوتیە و ئەو ئاگربەست پێک نەهاتیە دەوڵەتە ترک ینی ساعتێکێژی ئەو ئاگربەست ژرە ڕێز نەگرت و هەر ئێریشە خۆ دەوام دکێ و حتا دوو هەیڤارینجی ئێریشەوان دەوام دەکرد و vێس بێژی ئێریشەوان هەنە تۆ باران هەیە تەیارەوان لێ ئەو دکن لێ دشەوەرن لێ دخینن هێزیمە بۆمباردمان دکن حتا هەنێک جیهان هێزێن حکوومەتە سووریە کەتنا بەر مە و ترکان لە هێزی حکوومەتە سووریژی خستن ئەوجی ئەسیر گرتن کوشتن این دەوڵەتە ترک هەرەیە خۆ دەوام دکێ ینی ئێریشە خۆ دەوام دکێ و ئەوجی بەناشێرن دەبێژن ئاشکرا دەبێژن پێشتە دەڕن ئەو قەس گون مەگرت ئەو قەس دەڤەر مەگرتن ئەوە هەیەش بەر بێ معلوماتی ئەمریکا نەدەقیقن و ئەم بێژ ئۆدای چالاکیان یعنی ناوەندی چالاکیان مشترک ناوبەرمە و ئەمریکان دەهەیە ئەوجی باش دەزانن وسایە گوتنی ئەسکەم عینی بێرەنگیە راپۆری ئەو دەدن حکوومەتە خۆجی سەروی ئەساسیە کو ترک رێزەی ئەوە ناگرن ئەگەربەستێرە ناکەن ئێریشی خۆ دەوام دکن سیڤیلا دکوژن ئێریش دکن هەر کەسی دکن هەدەف ئەو شتێکی ئاشکرەیە یعنی دەوام دکێ بەرێژی مەژی ئەمریکا بە شێوازێکی فەرمی خواست و ئەو اتفاقا ئەگەربەستێک و ترکارە کردنە یعنی ئەو گەرنتۆری وێنە گەرەک بە ئەرکی خۆ ڕابن و ترکان هەم بسەکینن و نکان ترکا بسەکینینجی پێویستە ئەو جەزایەک و دابوون ترکان جەزای ئەکۆنۆمیک ئەو گەرەک پراتیکە بە پێک بینن شتێک نا ئەمریکا بکە ئەوێ گەرەک ترکان بە زۆرێ بدە سەکناندن هەر لەسەر تلتەمر ینی لەو چەند ڕۆژەی ڕابردووە کە من لەوێ بۆمێنی دەبینم کە هێزەکانی سووریا لەوێن حکوومەتی سووریا بێگومان لەوێن بەڵام نابینی کە ینی هێز و چەکێکی زۆریان لەوێ بێت تاکو بتوانن داکۆکی لە هەندێکیان بەرگری لە هەندێک گوندەکان کەن پێتان وایە کە سووریا وەکو حکوومەتی سووریا دەتوانێت پارێزگاری لەو ناوچانە بکە کە تێدا ئینتیشاری کردووە ینی بە ئەساسی ینی هێزە حکوومەتە سووری یعنی ئەرکی خۆ ناوەکو بە زۆرەیە ترکا بسەکینێ یعنی ئەرکی خۆی گرنگی نینە و چەکی خۆ ئامادەکاری خۆجی نەجبوونە وێنە هاتنە خۆی دەرکی هاتنێکی سیاسیە نە لەشکریە یعنی ئەو بە گارانتیا رووسیا هاتنە و ترک دەبێژین کی لێ دەرکێ ئەوە شتە هێزن قەسەدێ هەنە ئەم عێریش بکەن ئێمەجی بە رووسەرە هەف کرد ئەو ینی سینووری مە تەوای سینووری مە نەتەنێ لە تلتەمر تەوای سینووری مە هێزن حکوومەتە سووریە فەرمی تێکەبن یعنی تێک بوردە جێ ببن ئەو هەمبەر تورکا بن ئەگەر یعنی کو ترک ji ittifaka xwe Rusya rêz bigirin waçe gerek êrişe vê hêzê rejîmê nekin hêzê hikûmeta Sûriyê nekin na eger ku rêz negirin vê êriş bikin û helbette yani hêza hikûmeta Sûriyê nel wê asteye karibe bi zorê eskerî bi hêza xwe eskerî karin bê li pêşê tang û top û teyarî Tirkan bisekine yani me bes nawe ku bi zorê bisekine ew evekî بحال دیپلماسی و سیاسی یعنی رولی خوی برنگی هست. اگر که پیک را نبه برپسیارتی یا روسانه یعنی روس گرگ برپسیارتی خرابه. لتلتمر او شرو پیک دانا که هیا ایوه تلتمر دکیوتن او چی آرام و ایوه لتلتمر دمینه و دکشنه و تلتمر بوچی بو بم گرفته گوریه یعنی بۆچی ئەو شەڕە لە تلتەمر بەو شێوەیە لێن لە زۆر شوێنی دیکە کاتێک کە دەبینی تۆزێک ڕۆژ ئارام دەبێتەوە لە تلتەمر شەڕ و پێکدادان و پەفچوون بەردەوامە بۆ تلتەمر هدف دەوڵەتە ترک تلتەمر بگرێ ji ber ku تلتەمر ciyekî stratejîk e yani evet hem ciyekî stratejîk de cî digire tevayî rêk dora derbas dibin û تلتەمر bixwe Sûriyekî biçûk e تێدا کورد هەنە خریستیان هەنە عەرەب هەنە وەکی باژارێکی خریستیانیش تێ ناسکردن لێ پێکهاتیی دینیش تێدا هەنە ji berê ji bo me ew e yanî girîng e em zêde ew ê dinekî em ser disekinin û helbette dewleta Tirk dixwaze wê derkê bigire ji xwe re dike hedef û ew derve îttifaqî ye yanî derve îttifaqa Amerîka û Tirkan e û derve îttifaqa Rûsan û a Tirkan e
و جخوا يعني جرك ترك دوره بدر كي بن غوري اتفاقي كهاتي تشكرن لنا ترك او دكن خازن بدر كي بگرنج بونا كو سروري خول بدر كي وس بدن مشاندن وش بربيجي او يعني ترك ابو دمك دريج يريش خد دوام دكن جبكو بباجري بگرن و هزي ماجي نچارن بدر كي بپاريزين جبكو بدر كي نيگرتن آنها هزين دولت سوريج بدر كي لبل ابتن تاريخنا تيرناكن كو يريش تركا بسكن مجبور هزي ماجي هزين اشوري سورياني يعني هزين خريستيان بدر كي اما هبر علي كاري حكومه سوريا كن كي بدر كي حكومه ايجي امبيجن ارتيشا ترك بيشتانه باش يعني اما تشي ركوتنيا كاتيك امريكا وتركيا تركيا وروسيا اتفاقيه دكنو اغربس دكنو دواتر اغربس دشكت ايوه شي بامريكا وروسيا دلن يعني ايوه اوي كمان جمله ايوه بامبدي اغربس تكبون هزي خوتان كشانتو بلام تركيا بردوام لسرو هرشانه ايوه شي بامريكا وروسيا دلن أو يعني ضعيف بنا يعني لوز بنا هلوست امريكا وروسيا بهدريه امريكا يعني او ركبتنك اورا تشيكر بتركاره تشيكر وكرك بيستو بيشتي 20 ساعتان اگر بست تشيبا ومجهزي خوج سريكاني كشاندن ولغوري و اگر بست هيزي مل قربانا غرك جي خدا بانا يعني حميز جي خدا بانا تنما سوز دابوك ام دا كافنجير ريا انفوري ريا الدولي اما وكديتر هم ل امبيجن لروجافاي في الابيات جريسبي هم جل رجالاتي سريكاني يعني بيجن جبهر كدر كبا غير بدر كي بات سكنندن وخريطه سري اساسي هاتن تشيكرن وفيرنجي خريطه يعني خريطه هاتن نقشه هاتن بيشكش كرن جبونا امريكا وجبونا حمول لايان وصاد قبول كرن لبلد دولة ترك او ريزيرا ناغرت او روج حتى افروج يعني يرش ياخذ دوام دكي امريكا دزانه يعني دولة ترك بين بيمبيك دكي اولا وزبنا وانا وامبيجن نجري دانا وان ركبتنا كوان شيكري بتركارن او فيرنج ام فيجي جوارا دبيجن او جوا في قبول دكن لبالي شوازي كي امريكا هيج بوك بشري بساكنه او دبيجن امي جزاي ايكونوميك بيك بينن وبيست جزاي بيك بينج بوك باشر ور ساكنه باشا بكد وايا دميود برسالك دوباشي بكم يا كم شت كاتيكا هلا سروي كباسط كد كاتيكا تو ايوا بامريكا كان دلين يعني دقل امريكان نقاشي او كان ك او هاو بيماني ايوا اغربستي كيبو اغربستي شكاندوا يعني والامي اوان بو ايوا تشيا ايوا نراتي قالك ده كان ليرا ايوا باس لو ده كان كالشر دكريو خلقي سيفيل ده بنا قرباني تشي با ايوا دلين دزانم كدانيوت تشي كان او برسي كيترا بلام تشي والامي كان بو ايوا هي والله ميوان ضعيفة لو زبنا هالوستي وان تاني الزمان او دبيجن راسته بيرنجية ام جي دبينن عسكري خوش بدر كي يعني اوجي وس بيجن جاف دريد كن دبيني كشتيكو صحيح وارد بيجن ام بدورته تركلا دبيجن ام سروان زغتي دكن وبسكنه واجر مجوار قلت اجر نسكن ام جزا يعني جزا ايكونوميك ايكونومي تخن براتيكي وهذا بده تشوف هذا يعني بنظرك خدا هلوس ديوان ضعيفه امريكا بخوازد كاري بسكني باش باش نورك كرد قرينوا بنانی برز له هفپیوینی تایبەت لەگەڵ فەرماندەی گشتی هێزەکانی سووریای دیموکرات بەڕێز جەنەڕاڵ مەزلوم کۆبانی بەردەوام دەبین باسی ئەمریکامان دەکرد بەڕێز کۆبانی دەمەوێت پرسیارێک لەسەرەوە کەم کە تۆ باس لەوە کرد ئەمریکا جەزای ئیکۆنۆمی دەخاتە سەر تورکیا ئێوە پێتان وایە ئەوانە ئەو جەزایانە ینی کاریگەرییان هەیە باندۆرێکیان لەسەر تورکیا هەیە پێشتر هیچ باندۆرێکیان هەبوو ئێستاش هیوایەکتان هەیە کە ئەو جەزا ئیکۆنۆمیانە بتوانێت گۆڕانکاریەک دروست بکات يعني اللي نيرنا ماذا جرك نافبا يعني جرك هلوست امريكا جبو تركي جزاي اكونيك منا او جرك امريكا جرك جراني خوست خستا وجرك تركار بوغوتا ونكون يريش بكن هر كلمه سروك امريكا ترامب بس بوكوج اردوغان بوغوتا يريش نكن ويريش نكرا لا بالي امريكا نخست نبرخو تركي خراب بك نخست يعني او شيء بوصل برجاندی خوب ترکارا خراب بکن و گاوا برجاندی گلی کرد و برجاندی ترکان آنی گل هفته
Türkiye pejran yani gelek Kurd ne pejran jiber ve ev şevaza ev karen xwara esas girtin şevaza cezayı ekonomik li bele cezayı ekonomik ev jiyavan bandari xwe heye yani eğer em bijin ekonomi Türkiye zor lavaze و اگر اب جزای کنها کنگرس او کرنه یعنی ام بیجن وکی کرنه بن بریاره اگر کو ابا پراتیک ده پیک ورن و ترکیه راوسته آنها که اگر او یعنی بریاری کو گرتنه تخن پراتیک پیک بینن و شری ترکیه راوستینه افج مجاری که رخنه جبو امریکا امریکی ابد بیجن دبین یعنی اگر Türk irişeki din mastır bikin ama bu cezanı pek binin. Lebele yani Türkçe olsa hedi peşte kevin hedi iriş adıkin. Bana belki evna binin sedem bana ku ceza pek neyin. Ama mücari ki rakhne am bu an hartım dikin. Andır madem ki ve evre bas şura asas girtiye. Türkiye evet rekaftine evdeki bin pediki. O irişe koyacağın devamdaki gerek o cezana pek binin. Yani ved bejin. Pek anine va cezaji de pratikede evji eterebike ku Türkan de civanda bisekini. ئێستا ئەمریکا دەڵێت دەیوێت بگەڕێتەوە بۆ ڕۆژاوای کوردستان بۆ پاراستن لە بیرەنەوتەکان ئێوە بەڵام لەگەڵ پاراستن لە بیرەنەوتەکان تانکیش دێنێتە ڕۆژاوای کوردستان ئێوە نەڕێنی ئێوە لەسەرەوێکی ئەمریکا تەنها بۆ پاراستنی بیرەنەوتەکان دەگەڕێتەوە ڕۆژاوای کوردستان ئەگەر بۆ پاراستنە چ پێویستی بە تانک ینی داعش و توانایی نەماوە کە بیرێکی نەوت کۆنتڕۆڵ بکات و بیپارێز داگیری بکات تا تانک بەکاربێت بۆچی گەڕانەوە بەم شێوەیە Dina cevher xwe mesele ev bû. Amerîka biryar da ku bikşe. Eva cara siyemîn biryarê kişandine dide. Yani cara siyemîn bû. û Serok Trump bi biryar bû ku hêzê xwe bikşe û dest bi kişandinê kirine ji herêma Kobanî û jî dîdîn ji Minbej û ji Reqa û tabqa gelek ciyan kişiyan. Li belê pişra zextekî mezin li ser îdara Serok Trump hate çekirin, Kongres hemî dijî derket, meclis şiyûx dijî derket. Dostên me Amerîkî çi ji leşkera dibin, çi ji siyasetmendara dibin, hemîşkî li dijî îdara Trump sekînîn. Sematê wan, semata Serok Trump ket xeterê. Dostên me tehalûfê dîtir hemî dijî sekînîn. Fransa, Almanya, Britanya gelek kes yani dijî sekînîn. Ahari esasî jî hêzê me berxweda yani berxwedanek çi bû wekî wan hêvî kirî nebû wisa hemû werin yani ve herîm teslîme Tirka bikin yani kesî dîtir bikin derket wirtêkî wê şerekî gewre were çêkirin wê ve mesela dirêj bike û ev jî wê di encam da di ustiyê Amerîka de bimînin yani ev teybet jî xeterê em bêjin yani tınakırına gelek Kurd heye. Yani ne tane guhertına demografi yani gelek Kurd kutuna bir ser akha kharabe. Yani tatir arqi var çekirin. Yani işte xatari ki bir rengi mezar he. Bana ji ev bun yani bana sedemi mezim bun ku raya geçti Ameriki o siyasetmedar Ameriki ku ser yani Serok Amerika Trump zagat bikinç bu o biryari xwe ew bike wisa ber çavara derbas bike ji ber wê yani Amerîka di biryara xwe de gav paş dikişan û projekînü pêşxistin ku ew jî li şerqê Sûriyê tevayî wisa bimînin sebeb sedemê esasî helbette ne petrol e em herkes zane yani ihtiyacê Amerîka bi petrolê nîne ew ne dibêjin ki yani sedem ew e ki ev petrol nekeve dest Daeş nekeve dest rejima Sûrî yani dest hêzê dîtir li gorî xewisa dibêjin li belê herkes dizane ew yani sedemê esasî gerek bimana bin vê deqtê mezin de yani gerek bimana û ev sedemê nû ev dîtin yani ev sedemekî nû hebû ji bo ku em bêjin biryar berçavara were derbas kirin ne em jî dizanin sedema yani mayînê eskerê Amerîka vê derkê ne petrol e wê nebe petrol jî tarixa xwe hevdin nîne tewazinekî nû hate çêkirin vê derkê Amerîkî pêwîst el vir bin ji bo ku vê tewazinê ew jî beşekî wê yani hevsengê bin vê tewazinê bin dîsa ew dextê mezin li ser îdara Amerîkî ji bo ku ew dexta were sevikkirin ji bo wê li vê derkê dimînin li belê em nizanin ev biryar
hatta kinga direş ki yani ve çıkasa direş ki men zanın ema bqa ama ava yani nirname yani asarake ava am hartım diyeceğim متجرا نقولتي برا يعني هيزن أمريكي حتى دا ويل فربن ما بباريزين حتى دا وش خاصة كي كمية بيرنجينينا نجبو هيزي أمريكي نجبو تهيزي ديتر شتى أم ديجن أبا أم بيجن كي أب هيزن إيه ناف دولتي كهاتنا سوري سريدا هيزن أمريكي أو جرك الفربن حتى كشار سري ورد شكرن حتى كل سوري شار سريك شدبه دستورك تقبل كرن ام بيجن اداره كنه دستوري تشكرن وشغي اركبه هزان جد قدي وشغي دكان بكشن دي سجا امجارك ديجد بيجن يعني افيزي كوماي كيف جار سيمين بريار دغرن دارون ودغرن هاري راست ابي يعني ابي هز بيجن ام لفرن ام حطاني كل سوري چارن سريك چدبه بكاتين سوري تباي يعني قال سوري تباي بكاتي خو نفقد اتفاقي كتشيكن لسه دستوري كل هفد بكن وام بيجن سر نظامي كي اداره انه هفد بكن وشغي اركي ما بقدي وشغي امهرن تشتيكونا ام دخازن هدفها ما ابا چەند بنکان لێرە کردوتەوە ئەمریکەکان تا ئێستا چەند بنکان هەیە دوایەوەی کە جاری سێم بڕێریاندا بگەڕێنەوە و هەندێک لە کاربەدەستانی دیکەی ڕۆژاوای کوردستان پێشتر ڕایانگەاندبوو کە ئێمە داوا دەکەین ئەمریکا مانەوەی خۆی زوڵاڵ بکات لێرە ینی ڕوون بکاتەوە کە مانەوەی ئەوان چییە ئێوە لە کاتی گەڕانەوەی سێمیاندا هیچ باسێکتان لەگەڵەوان کرد کە ئامانج لە هاتنی ئەوان چیان تەنها لێکدانەوە و شیکاری خۆتانە بۆی کە ئەم جارە ئەمریکا بۆچی دێتەوە ئێرە ینی هیچ دەمێ بە شێوەیەکتر بپرسم هیچ جۆرە گەرانتیەکەیە کە جارێکی دیکە لە ناکا و ئەمریکا ئێرە بەجێ نەهێڵێ بس بكوبوني ما هو جيبنا ما هبو بأمريكا وسبب مجرم آخر ثر تك رجاب أبو أمريكي أيوان بوش دبين زلالا يعني أيوان حشت مادة هنا حشت مادة بيلكرنا يعني بوا مادة ندبين از نخوازم جان ريز بكم جمرة رجهاندش بوش دبينن واللي كان جاد دبينن شوا دبينن أبا باتفاق بهذه مرة وصل بمنا هناك جاك شيان وكي من بيجو طبقة يعني روجافا هزين روجافا هريمة جوار كده دركتن هنا كوباني هذا كيوان مايه النكشة جهة تر كل روجالات سوريا جدير زور حطاني سيمالكا ودرك جي بري دمينن جي أبونا خدام دكن وهناك جهنو ده جي باراجاي خدشي بكن بمينن وكي ديريك وهناك جي تر يفرد بمينن يعني بجهبونا هزن أمريكي برشاور ورد درباس كرن لغوري هدفي وانا انه خب نه جارة قديم خب او بجهب بكن وكم قاب ديني جيغوتي هدفي وانا الاشكالي بلنج بوش الدمينن هزن أمريكا برشاور تفبقرن اوجي خويا اوجي بهزي مرة تفبقرن تنسيق بهزي مرة تفبقرن نفس ريخوانا هناك هدفي وانا بري هنا ارماجي وانا بري هنا دوام دكن وكي بهذه مرة هفكاري بكن جبنا حبسان حبسي 11 بباريزين قامبا بباريزين هناك برنامجي وانا علي كاريج بو قالي منطقي هنا ورد دوام كرن لسه پرورده کرنا هذه سوريا ديمقراطية و امبيجن علي كاريج بو هذه سوريا ديمقراطية او ورد دوام كرن تكوشنا هفبش جبنا ديجي 11 ايوه وري كرن وري دوام كرن سم مجالي جوي عزماني جارك دين بي او يعني قالك دبران وي هزي امريكي للسر مسيطر بني بدرك بمشينا بل هدف يكون نوجه يعني فلسطين بيري بترولي يعني لنيو اوانا ده هیچ بەڵێنێکی سیاسی هەیە کە ئێوە دڵتان پێخۆش بێ ئەمریکا ئەم جارە بەڵێنێکی سیاسی پێدابن جگە لە ڕووی لەشکری و هاریکاری هێزەکانی سووریای دیموکرات ئەو چونکە چەند ڕۆژێک بەر لە ئێستا پێم وایە ئیلهام ئەحمەد بوو داوای کردبوو کە ئەمریکا هیچ نەبێت دەتوانێت ئاسمانی ڕۆژاوای کوردستان بە ڕووی هێزی ئاسمانی وڵاتانی دیکە و تورکیا دابخات هیچ شتێک لەو ڕۆ هەیە؟ المجال السياسي ده هلوست أمريكا رخنا دكن نه يعني بين سالن او الفيدر كان هر بين سالن هر اوان رخنا دكن وهين جو رخنا كرنيمه جبوا امريكا بردوامه وامريكي حتى نتن اركي خوي لشكري رادبن اركي سياسي ين رانبونه ابو مجاري رخنينا
وەک من دەزانن ها دانستاندنی ئەوێ جنێڤ هەنە و شتە چارەسەرکردنە پشکرێکی سووری ئەم بێژن ئەستێ ناودەولەتی هەنە مەجوان خواستێک ئەو بن یعنی ئەم بێژن نونەرێن باکوور و ڕۆژهەڵاتی سووری ئەوجی دەبێ پێواژوی چارەسەریدا بن ئەمریکی هەلی خوا دەست بکەن ئەو بکەن حتانە سۆز دانە هەنێک سۆز دانە ئەمە لێ پراتیک سۆزی خۆ پێک ناینە ئەوانە هەموو مجاری رەخنێنە و ئەم جێ رەخنی خۆ دەوام بکەن حتانێک ئەوەنە ئەرکی خۆ هەلی داری سیاسیدا ڕادبن بە ناوڕێکی دیکەوە گرین بەڕێزان دوای ناوڕێک کورد دەگەڕێنەوە